باز لە مەترسی بڵاوبوونەوەی پەتایەکی مەترسیدار دەکرێت کە ئەویش بە ئەنفلۆنزای بەراز ناسراوە. باشترین شت بۆ خۆپاراستن لە ئەنفلۆنزای بەراز و هەموو ئەنفلۆنزاکانی تریش با بڵێن کوتانە لە وەرزەی پاییزە. هەر کاتێک کەسێکی توش بوو بە پەتا دەپژمێ یاخود ئاوی لوتی دەردەکات، هەزاران ڤایرۆس لە دەم و لوتی دەردەچێت کە لە درۆپێکی بچووکدا دەگونجێ سەدان ڤایرۆسی پەتاکەی تێدا بێت. من لە ماڵەوە خۆم کە توش بە پەتا بمەتوانم جێ بکەمەوە کە ئەمە ئەنفلۆنزای بەرازیە. ئیحتیمامی زیاتر بدرێ بە پاکوخاوێنی لەلایەن دایک و باوکەکان و بۆ مناڵان. ئەگەر پەتاکە هێندە قورس بێت تەنانەت ئەنفلۆنزای بەرازیش بێت بە هیچ شێوەیە پێویست بە بەکارهێنانی دەرمان کەپسولی ئیلتیهابات یاخود شروع بە ئیلتیهابات ناکەم. بەرنامەی تەندروستی شەممە کاتژمێر 9 بە کاتی هەولێر. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.